پەرستگایەکی ئارام و ڕێزلێنان بۆ قوربانیانی کۆڤید-19 و وێنەی ڕەنگاوڕەنگی هەڵواسراو لە ڕزگاربووانی توندوتیژی. ئەم ساتە هونەریە گشتیانە بەشێکن لە پرۆژێکی ئەم دوایانە بە ناوی وی ڕێیز لە لۆس ئانجلس کە بە هاوبەشی هونەرمەندان و شارەزایانی بواری تەندروستی بەڕێوە چووە. پرۆژەکە نەوەک تەنیا بە مەبەستە هونەریەکەی لە شوێنی گشتیدا پێشکەش کراوە، بەڵکو بە مەبەستی هوشیارکردنەوەی خەڵک لەبارەی گرنگی تەندروستی دەرونیەوە بۆ یارمەتیدانی شاری لۆس ئانجلس بەڕێوە چووە. هونەرمەند جەزیلا مەکدانیال ئەم وێنە هەڵواسراوانەی لەسەر بنەمای چاوپێکەوتن لەگەڵ هەموو نیژادەکان بەرهەمهێناوە، ئەوانەی کە چیرۆکەکانیان باز لە نادادیەکان دەکا لە کاتی قەیرانی تەندروستی جیهانیدا. سیزار گارسیا سەرپەرشتیاری پرۆژەکە دەڵێ ئەم ژینگە هونەریانە ئامێرێکن بۆ ئاسایکردنەوەی دۆخی شاری لۆس ئانجلس لە میانەی پەتای کۆرۆنادا. پێم وایە هاوکات کە شار دووبارە کراوەتەوە دەرفەتێکە بۆ هونەرمەندان ڕەخساندەوە بۆ دابینکردنی چەند ساتێک کە تیایدا خەڵک بتوانن خۆیان و ئەزمونەکانیان ببینن و بیر بکەنەوە و تێبگەن لەوەی کە ئەوە شتێک نییە کە تەنیاوان ئەزمونیان کردبێت. من پێم وایە ئەمە سەرەتایەکە بۆ چاکبوونەوەی هەموو کەسێک. هونەرمەندان نۆئا ڕیچ و دەیڤید مالدۆنادۆ داوایان لە خەڵک کردووە وێنە و چیرۆکی ئازیزانیان بۆ بنێرن کە لە کاتی پەتاکەدا گیانیان لەدەستاوە. ئەنجامەکەش پەرستگایەکی جوانی لێ دەرهاتووە بە گوڵی سپی و مۆم و شاشێکی ڕازاوە کە وێنەی قوربانیانی کۆڤید-19 پیشان دەدا. ئامانجی ڕێجی دروستکردنی پەیوەندیەک بوو لە ڕێگەی بیرەوەریە ناخۆشەکانەوە. پێم وایە ئەوە هیوای ئێمە دەزانین ئەمە تەنها بۆ ئێمە هونەرمەندان نییە، بەڵکو ڕەمزێکی ئاشتیە لە نێوان ملیۆنان و ملیۆنان کەس لە دەرەوە لەگەڵ ئەو کەسانەی کە خۆشەویستانیان لەدەستچووە و لە ڕاستیدا ئێمە لە خەمەکەدا یەکترمان گرتووەتەوە. دکتۆر جۆنە هێنشێرین بەڕێوبەری بەشی تەندروستی دەرونی هەرێمی لۆس ئانجلس دەڵێ قەیرانی تەندروستی جیهانی ئاستی سترس و فشارەکانی لە زۆر کەسدا بەرز کردووەتەوە. بەدڵنیایەوە خەمۆکی و سترێس زۆر بووە. ئێمە پێمان وایە توندوتیژی زۆر بووە، چ توندوتیژی خێزانی بێدیان توندوتیژی گشتی و ئەمانە هەموو شتانن کە بۆ ماوەیەکی زۆر دەبێت لەگەڵیان تێبکۆشین. بەڵام من دەڵێم خاڵی هاوبەش ئەوەیە کە ئێمە دەبێت وەک هەرێمێک و حکومەتێک و وڵاتێک و جیهانێک تەندروستی دەرونی وەک خاڵێکی سەرەکی ژیان بناسێنین. دکتۆر خۆرخێ پارتیدا سەرۆکی بەشی دەروونناسیە و دەڵێ هونەردەرمانی ئامرازێکی بەهێزە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئازارەکاندا. هونەر ئەو ڕێگایەمان پێدەبەخشێت کە بە شێوەیەکی نازارەکی بتوانین ئازار و ناخۆشیەکانی پێدەربڕین و خۆمانی پێچاک بکەینەوە. لە ئارتراپی یان هونەردەرمانیدا جەخ لەسەر چالاکی و بەرهەمە هونەریەکان دەکرێتەوە، نەوەک لە ڕێی جوان ناسیەوە، بەڵکو بەهۆی کاریگەریانەوە لە چارەسەری نەخۆشیە دەرونیەکاندا.